بەڵێ هەر سەبارەت بەم پرسە کە ئەمڕۆ کۆنفرانسێک بەڕێوە چوە لە هەولێر بۆ ڕێگریکردن لە لافاو گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەکەین کە بەڕێزانە نێو ستودیۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانە. دکتۆر بەخێر بێی. زۆر سوپاس کاکەندرێن، زۆر سوپاس. لەم کۆنفرانسەی ئەمڕۆدا کە بۆ ڕێگریکردن لە لافاو بوو باسی چی کرا بە تایبەتی ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو ئەو لافاوی کە ڕوویدا هەوڵدراوە چۆن ڕێگری لەمە بکەن کە بۆ ساڵانی داهاتوو لافاو نەبێت. بەڵێ زۆر سوپاس. طبعاً هەر لە سەرەتای لافاوەکان ئێمە دەزانین لافاو کارەساتێکی سروشتیە و بەهۆی بارانی بەرێزمە، بەڵام لە هەمان کاتدا تەداخولکردنی مرۆڤیش زۆر جار سروشت تووڕە دەکا و سروشتیش بەو شێوە تووڕەی خۆی دەردەبڕێ. ئەمە لەلایەکی ترەوە هەر لە سەرەتای لافاوەکانی ساڵی پار لەژێر ڕۆژنایی ڕێنماییەکانی ڕێزدار مەسرور بارزانی سەرجەم لیژنەکان و فەرمانگەکان کەوتنە کار و کۆبوونەوە ئەنجامدرا. 5 لیژنەی تۆکمە پێکێنرا، لیژنەیەکیان کە منیش ئەندام تێدا کە لیژنەی باڵای تەکنیکی بوو، چەند پێشنیارێکمان بەرز کردەوە و هەروەها ئەمڕۆ کۆتا لیژنە بوو کە لیژنەی کۆنفرانس بوو و لیژنەی کۆنفرانس کۆی هەموو ئەو لیژنانەیە کە دەرئەنجامیان چی بووە و ئەمڕۆ کە پەناڵێکیان من پێشکەشم کرد وردەکرێتەوە بۆ ئەوەی بکرێتە پرۆژە و پرۆژەکانیش ئاراستەی ئەنجومەنی وەزیران بکرێ. بەشێک لەو پرۆژانە کە ئێستا ئێمە پێشنیارمان کرد بەشێکیان چۆتە بواری جێبەجێکردن، بەشەکەی تریان ڕەزامەندی مەبدەئی دراوە لەلایەن سەرۆکی دیوان و ئێستا لەلایەن وەزارەتی کشت و کاڵە، بەشێکیان پێویستی بە تەمویلکردن هەیە. بۆیە ئەمانە ئەو کۆی پرۆژانە هەمووی پرۆژەی گرنگن بۆ ئەوەی لافاو دوور بکرێتەوە، زەرۆر زیانەکانی کەم بێتەوە. ئەوە هەمووی لەو ماوەی کە زۆر نەماوە بۆەوەی کە بکەوینە نێو وەرزی نوێوە، هەم بۆ پاییز و هەمیش بۆ زستان لەم ماوەیە ئەمە چارەسەر دەکرێت و جێبەجێ دەکرێت. بەدڵنیایی بەشێکی زۆری چۆباری جێبەجێکردن. ئێمە خۆمان دەزانین کە بۆ کۆنتڕۆلکردنی لافاو 3 پلان هەیە: پلانی لەناکاو، پلانی ساڵانە، پلانی استراتیجی. پلانی لەناکاو ئەو پلانەیە کە سەرجەم فەرمانگەکان خۆیان ئامادە بکەن تیمەکانیان لە خەفارەت بێ، هەموو هاوکاری یەکتر بن، پارێزگار سەرپەرشتی سەرجەم لێژنەکان دەکات لە کاتی پێشبینیکردنی لافاو ئەو تیمانە لە نزیک ئەو شوێنانە بن کە پێشبینی لافاوی لێ دەکرێت. ئەمە پلانی ئیمەرجەنسیە و ئامادەیە و جاهیزە. پلانی ساڵانە ئەو پلانەیە کە سریمەکان خاوێن بکرێتەوە، کونەپردەکان خاوێن بکرێتەوە شوێنانێکەوە زەعیفە و بێهێزە، لاباڵەکانی ئەو باڵین ئەو بەستانە ئەو ڕێچکە ئاویان هەمووی تەقویە بکرێ و بەهێز بکرێ. ئەوەشیان بەشێکی چۆتە بواری جێبەجێکردن ئیشی لێ دەکرێت. واتە ئەم ساڵ دەتوانم بڵێم شارەکەمان ئامادەیە بۆ وەرگرتنی زۆرترین ئاو و تێپەڕبوونی بەبێ ئەوەی ڕوونەدانی لافاویش. بەڵێ باشە. لەم کۆنفرانسەدا چەندین توێژەر و زانکۆ تێدا بەشدار بوونە. توێژینەوەکانی زانکۆکان هەروەهی توێژەران هەبووە، توێژینەوەیان هەبووە کە پێشکەشی حکوومەتی بکەن بۆ ڕێگریکردن لە پرسی لافاو. خۆی توێژینەکان لە ئێستادا کۆمەڵێک پرۆژیان پێشنیار کردووە و پێشنیارانە لەگەڵ لیژنەی با بڵێن لافاوە، لیژنەی کۆنفرانسا. لیژنەی کۆنفرانس بە دەوری خۆی ئەم پرۆژانە بەرز دەکاتەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی بەڕێز و لەوێەوە بڕیاری لێ دەدرێت. بەڵام ئێمە وەکو من ئاماژەم پێکرد ئەندام بووم لە لیژنەی باڵای تەکنیکی، لەوێڕا کۆمەڵێک پرۆژەمان پێشنیار کرد مەبدەئیەن ئەنجومەنی وەزیران لەسەر ئەم پرۆژانە ڕازی بوو. لە دەست ئێستا وەزارەتی کشت و کاڵ ئەم پرۆژانە شەمووی لە پێناو ئەوەیە کە بتوانین پێشبینیەکانی لافاو دروستتر بکەین بەهۆی دامەزراندنی دەوێستگەی با بڵێن کەش و هەوا و هەروەها کۆمەڵێک بەنداوی بچوو. وێستگەی کەش و هەوا بەس لەوەی کە پێشبینی دەکرێت لە ڕوودانی لافاویان هەر شتێکی هەم ڕێژەی باران وەردەگیرێ، هەم پێشبینی دەکرێت، تەحلیل دەکرێت ئەم بارانە، ئەم بارانانی کە دێ و مۆجەدێ لە چێهان زۆن لە هەولێر یان لە ناوچە شاخاویەکان لە شوێن دەرزیاتر ترسی لافاوی دەبێت. لەسەر ئەو ئەساسەوە تیمەکانی ئاودێری و شارەوانی و ئاوەڕۆ و سەرجەم فەرمانگەکان بەو ئیتیجاهەوە حەڕەکە دەکەن بۆی لە نزیک ئەو شوێنانە بن کە ترسیان هەیە. ئەم پرۆژانە هەمووی پرۆژەی متداخل و تەواوکارن. لەلایەکی ترەوە بەشێک لە لافاوی سنتەری شاری هەولێر بەهۆی ئەوەیەکەوە ئەو سیستەمە ئاوەڕۆیە کە هەیتی کۆمباینەوەتە هەم بۆ ئاوی بارانە هەم بۆ ئاوی ئاوەڕۆی. لە ئێستادا ڕێکخراوی جایکە لەگەڵ وەزارەتی شارەوانی بەشێک لەو سیستەمە لێک دەکاتەوە لەوانەیە لە ساڵی داهاتوو لە بیدایەتی ساڵی داهاتوو دەست بەکارەکان بکە کە زۆنی یەکە و هەروەها پاڵاوتنی ئاوی مەجاریەکانیش دەکات دواتر بەکار بێتەوە بۆ
باغ و باغاتەکان بۆ سەوزایی ناوشاری هەولێر. ینی ئەوە لەو لێژنەی کە هەبووە ئەو هۆکارانەتان دەستنیشان کردووە کە بۆچی دەبێتە لافاو دروست دەبێت. بەدڵنیایی ئیشارەتمان زۆر بەوازەحی بە هۆکارەکاندا هۆکاری سەرەکی بارانێکی زۆرە هۆکاری دووەم پڕبوونەوەی ئەو بەستانەیە زۆر جار بەسەرپێکی پاشماوەی خانوبەرە زبڵ و خاشاک فرەدرێتە ئەو ڕێچکە ئاویانەوە لە هەندێک شوێن تەجاوز کراوەتە سەر ڕێچکە ئاویەکان لە هەندێک شوێن ئەو کارگەی چەمولی و وای کردووە کە ڕێچکەی ئاوەکە بگۆڕێ بۆیە ئەمانە هەمووی خاڵە لاوازەکان بوو و زۆر شوێن کونە پردەکانی بە تایبەتی ڕێگای گوندەکان لە چواردەوەرەی هەولێر ئەو دیزایانی کە کراوە یعنی دیزایینێک وانە کراوە کە مەکسیمەم زۆرترین ئاوی باران حساب بکرێ بۆیە زۆر جار بۆتە هۆی قەپاتکردن لە هەندێک شوێندا شارە با بڵێن ئیسیسماریەکان کەوتونەتە سەر ئەو ڕێچکانە و هەندێک شوێن گواستنەوەی ڕێچکەکان بابەتێکی تریشەیە کە هۆکار بووە ئەویشیان باغ و باغاتی جوتیاران کە سیاجیان دروستکرۆیان بە تێلبند یان بە دیوار ئەمەش بۆتە هۆی کۆبوونەوەی ئەو سیاجا بەستەکانیشیان بڕیوە ئەمانە هەموو ڕێگەچاریان بۆ دانراوە ئەمانە هەموو ڕێگەچارە بەشێکیان ڕێگەچارە ئەنجام درراوە بەشەکەی تریان لە داهاتێکی کەم لە ڕێی پارێزگای هەولێرەوە جێبەجێ دەکرێت. ترسێک هەیە ینی لەبەرەوەی کە پارساڵ ڕوویداوە ساڵانی ڕابردووش ینی بە ڕێژەیەشی جیاوازتر با بڵێن لە پارساڵ ڕوویدا خەڵکانێک ینی ئەو ترسیان لێ نیشتووە دێڵێنەوە دەڵێن لافاو ڕوو بداتەوە ینی وەکەوەی کە پار هەبووە هەرچەندە ئەوە مقدراتە ینی کەس نازانێت چی دەبێت چۆنە بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانن بڵێن کە بۆ ئەم ساڵ ئەم مەترسیە نابێت وەکەوەی پارساڵ هەبوو. ئەو ئامادەکاریانی ئێستا کە لەلایەن پارێزگای هەولێر و سەرجەم فەرمانگەکان ئەنجام درراوە پێمان دەڵێ کە ئەم ساڵ زیاتر سیڤین زیاتر ئارامین بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لافاو کارەساتێکی سروشتیە ئێمە دەتوانین زەرر و زیانەکان کەم بکەینەوە بەڵام بڵێن کۆنتترۆلی دەکەین ئەمە ئاستەمە لە سەرجەم ئاستی دنیادا. باش بەڕێز دکتۆر علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردیت. زۆر سپاس کاکەندرێن. سپاس.